بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڕێزان و خۆشەویستانم زانای پایەبەرز ئیمامی ئیبن الجەوزی لە کتێبی تەلبیس الئیبلیسە بابەتێکی زۆر تایبەت باسی ئەوەکە کە شەیطان چۆن گەمە و یاری بە زاناکان ئەکا و چۆن فێڵیان لێ ئەکا لە ئەنواع جۆری علومەکانە ئەفەرمێ ئەوانەی کە قاریئی قورئان و ئەوانەی خەریکی لەبەرکردنی قورئان و ئەوانەی خەریکی خزمەتی قورئانن شەیطان هەندێک جار زەفەریان پێیانێ و فێڵیان لێ ئەکا وایان لێ ئەکات قورئان خوێندنیان و دیراسەکردنی قورئانیان و خزمەتی قورئانیان ببێتە مجرد شتێک خوێندنی قورئان لە پێناوی فێربوونە نەک لە پێناوی کردەوەیە نەک لە پێناوی عەمەلە حسنی بصری رضا و رحمتی خوای لێبێ ئەفەرمێ أنزل القرآن ليعمل به فاتخذ الناس تلاوته عملا خەڵکی زمانی خۆی ئەڵێ ئەفەرمێ قورئان بۆیە هاتە خوارەوەی خەڵک تەطبیقی کە عەمەلی پێ بکە ئیشی پێ بکە خەڵک بخاتە جوڵە و حەرەکە بۆ ئیشکردن کەچی خەڵکی هاتن تیلاوەت و خوێندنەوەی قورئانیان کرد بە عەمەل کرد بە ئیش زۆر بووە لە مێژووە و لە ئێستەشە خەڵک مەشغوڵ بووە بە قیراءەتی شاذەوە و هەموو حەیاتی خۆی سەرف کردووە هەدەفەکەی قورئان لەگەڵ ئەوەی خوێندنی قورئان خۆی بۆ خۆی عیبادەتێکی زۆر گەورە و تایبەتمەندی هەیە هەدەفەکە لە پشتیەوە بریتە لەوەی کە ئینسان ئیشی پێ بکە و تەنفیزی کە و تەطبیقی کە و کاری پێ بکە قورئان بێتە چرایەک لە بەردەمیەوە بڕوە لە ژیانە ئینسان وا تەسەور نەکا کە بڵێ ئیتر قورئانم وەرگرت ئەفەرمێکێک لە دەردەکانی قوڕا ئەوەیە وا تەسەورەکەن ئەگەر قورئانیان هەموو لەبەر کرد یا بڕێکی باش قورئانیان لەبەر بوو یا زۆر لە خزمەتی قورئانەمانەوە ئیتر ئەگەر گوناهیشکەن خوا عەقوبەیان نادا ئەفەرمێ چۆن خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانە فەرمووی من یەأتی منکن بفاحشة مبینة يضاعف لها العذاب ضعفين هەرێکێک لە ئێوە ئەگەر فاحشەیەکی ئاشکرا بکە عذاب و عقابی ئەدرێ بە دوو جارە عقاب و عذاب دوو بەرابەر عقابی ئەدرێ بە هەمان چەشن ئەفەرمێ و کەسەش کە خوای گەورە قورئانی پێ عەتاءەکە دوو بەرابەر عقوبەی ئەدا ئەگەر بێت و تەطبیقی قورئانەکە نەکە و عەمەلی پێ نەکە فەرمایشتێکە ضعفێکی تێیە ئەفەرمێ لەو جوعل القورآن في إهاب محترق ئەفەرمێ ئەگەر قورئانی پیرۆز خەیتە ناو پێستەیەکەوە ئەو پێستەیە ناسووتێ مەبەست ئەوەیە ئینسان قورئانی هەڵگرت لە سنگیا ئیتر بە حەیاتی ناسووتێ لە جەهەنەمە ئەم فەرمایشتە ضعفێکی تێیە ضعیفە مەبەستەکەش ئەمە نییە کە قورئانی هەڵگرت ئیتر تەنها مجەڕەدی هەڵگرتنەکە لە بەرکردنی بێ یعنی قورئانی هەڵگرت بە عەمەلەوە قورئانی هەڵگرت بە تەطبیقەوە بە تەنفیزەوە ئینجا ئەمە فێڵێکە لە فێڵەکانی شەیطان ئەو کەسەی کە خەریکی خزمەتکاری قورئان و دیراسی قورئان و خوێندنی قورئانە بێ وای پیشان ئەدا خۆی لێ ئەگۆڕێ وای لێ ئەکا لە خۆی بگۆڕێ هەدەفە سەرەکیەکەی قورئان دوورکەوێت ئەفەرمێ ئەهلی حەدیث بە هەمان شێواز هەدەفیان تەنها بوو بە حیفزی حەدیث و لەبەرکردن و فقه و تێگەیشتنیان لە فەرموودە نەبوو عینەن بە هەمان چەشن ئەکەون ناو داوی شەیطانەوە ئەفەرمێ لە مێژووە ئەوانەی کە ئەهلی حەدیث بوون لە بابی جەرح و تعدیلە طبعا لە علمی حەدیثە شتێکمان نەپێوتێ جەرح و تعدیل هیچ حەدیثێ لە هیچ کەسێ وەرناگیرێت لە خۆباسیکە ئیلا بێ سەنەدەکەی بزانین ئەم سەنەدە کێ لە کێوە ڕیوایەت کردووە تا سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم نەفەرانە هەموو ئەبێ مێژووەکان بە چاک و خراپەوە بزانێ فەرمێ ئەم مێژووە وای کردو هەندێک جار بابەتێکی بریتێ لە جەرح و تعدیل کەسێک ئەگەر خراپەیەکی بێ باسییان کردو چاکەیەکی بێ باسییان کردووە ئەڵێ ئەمە بوو بە دەواازەیە کە غیبەتی تیا بکەن غیبەتی زۆر قەدحی یەکتر بکەن یەکتری تیا بشکێن ئەهلی حەدیث ئەفەرمێ ئەوش فێڵێک بوو لە فێڵەکانی شەیطان کە پێویست ئەکا کە خۆیانی لێ بپارێزن
وأبي لفقه لحديثة قرنجي بتيجيشتن لحديث بدن راس أو كسي حديث نقل أكا فضيلة زور قوري وز أو كسي كتي أكا زور مهمة في غمري خواه صلى الله عليه وآله وسلم أفرمي ورب حامل فقه ليس بفقيه زور هي كسيك حمل فقهي كردو حمل حديثي كي كردو بلا خوي فقيه نيه حامل حديثك نقل أكا لويتر بو أويتر دوای کەسێک لە فەرموودەکە تێئەگا بۆی ئەفەرمێ بۆی لە فێڵی شەیطان بەدوور بی لە قورئانە گرنگی بە عەمەل و کردەوە بدە لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگی بە فقهی فەرمایش بدە تێگەیشتن لە فەرموودەکە بۆی جاری وایە ئینسان فەرموودەیەک ئەبینێت لە ظاهیرا شتێک ئەڵێ کە هەموو ڕیواتەکان کۆ ئەکاتەوە جۆرێکی تر ئەڵێ زۆر گرنگە ئینسان لە فقهی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم تێبگە أفرمي فقهاش أوانيك قال ابن ولا فقها عينا أوانش توشي دردبن دردكان أو ندئت الخريج كتابي فقهي أبن خريج قرآن والسنة نابن شون أويك خريج قرآن أبي توشي غفلة أبي أما خريج فرمود أبي هر توشي غفلة أبي الشيطان زوري بو أي خلط يعني أوشي كي خريج فقهوت يجيشتنو كتب شرعي أبي أو يشبه ما شواس تأكيد توشي مشكلة أو أبيت كاهتمام بقرآن نادا اهتمام بالسنة نادا ناشة خدمة القرآن ناشة خدمة تفسير ناشة خدمة حديثي بيغمبر صلى الله عليه وسلم وتيجيشتن لي أو ندي دقيقاني ترباسك دقيق قرآن والسنة بازناك أفرمي فقهاء لقل أو يقرنجي زوري أن أداب قرآن والسنة الشيطان لا يخلطان نبوني لشتيك تريش أي خلطان زور گرنجان أداب نقاش ومجادلة ومناقشة كردن لبابة فقهية كان بابة فقهية كان بهي مناقشة نين طبعا يمن لهمو زمن كان حتى أم زمني خوما يعني سيوتو دي قد بدن خلقي مسلمان والرمضان بس مجهور هوما أري والله كاكا السرفيتة بارا أدري بتنها بخواردن أدري ومسألة فقهية بهي أولية مجادلة تيا بكري ومناقشة تيا بكري بحد شيء إيدي بيد أو بابتێک نییە کە تو ئەوەندە لەسەری بوەستی چکۆ مەجالی فقه و تێگەیشتنە زانایەک ئاوا تێگەیشت و زانایەک تر ئاوا تێگەیشت و کامیان بکە لە هیچیانە گوناهبار نابی تۆ پرسیاری ئەوەت لێ ناکرێت شافعی یا حەنەفی پرسیاری ئەوەت لێ ئەکرێ ئایا موسڵمان یا موسڵمان نی ئایا سەرفیتەکەت دەرکرد یا دەرە نەکرد بۆیە زۆر گرنگە تعصبات لبابتي فقهية نمينة شكو يكك للدرد كانوا في الله كان الشيطان كهيرش يعني أو كساني كخريجي فقه أبا زور بابتي ترمان هي تصور كآية دزنج لأفراد أشكي ناشكي آية لنوجه كما بنجتون بجولانم شون نيجولانم يعني أمانة هو يبتا اختلافات برواكن بشي الظاهري نوش تشنشتيكي نبي همو اختلافاتية بلان بشي باطني نوش كبريت الخشوع إجماعي لسر كز قريني بخشوع كان هذا كإجماعي لسر قريني باختلافات كان هذا أو فعل الشيطان أو هيك لو تلبساني كابن جوزي باسي كالشيطان زور بهادئية أدخلت نتيا أفرم أهل فقه ملاكان عالمكان زانكان أو أنا كلا فقه إسلامي اشتياقيشتون هندي جار فقه كان وسيلة بو نزيقون ولا سلطان وأمراء وباربايا كردنو هذا وش فيرا كلا فعل كان الشيطان وباسي أمراء أمروناك معلماني والماني وشتان باسي أمراء زماني خويئك زماني عباسي كان زماني أموية كان زماني عثماني كان كخليفيك يقول فيها زور ملتزم الدين دار كان أفرم التقرب ليان بوشوا زمان ممنوع وعلماء كعلماء مراقبي سر سلطانة كان تأيدي سلطانة كان ومراقبيها الله كان نقبه هو فقهك يا أخوي لين الزكاة لعل الدينار درهمك دسبك أفرميو كسانش كوعظ أكن أمر بيان لين بانخواس كخريكي وعظ وآموشقاري خلق إنه قصاصا تشيروك وداستاني جوان وخلق أجرنا وعين الشيطان زورش بؤان هنا لهندي كتابة زور الذمي قصاص كرا أو كسيك قصة أجرته وتشيروك أجرته وأنا لكتبي فقهي وأنا زور باس كرا بلام أو بابته وهان يجي ذنبه حتى أحمد كوري حنبل أفرمي ما أحوج الناس إلى قاص صدوق خلق زور بيويسي بوهي يعني أي هاوار چن بيويسي بتعجب الله كزور بيويسي بيتي خلق كسيك داستانيان وبجرته بلام صادق والرازقو به
عبد الله كري عمر كري عبد العزيز أتون لمجلسي تايبد أو كسانك قصة وداستان وشيروكي جيان وحياة وأنا أجرايو أتون لخدمتي أنا دانيشن بو يسود ورقرن ابن جوزية أفرمي أم كسانا أصلي إشكان زور بيروز ين خلق بهوي وعظكاني خويانا بهوي إرشادي خويانا بهوي داستانك وأجرنا وخلق أجرنا وبرو لا دين داري بس أبي أجان لي لحد خوي تجاوزنك لفقه دين تجاوزنك أفرمي هندك من لزماني إما ابن جوزي أفرمي باسي يوسف زلخان أكرد على أوندي باسي حب وخوشويستكان أكرد باسي لا الدين داري كان أكرد خلقي بيفري وأدرى بلاي كتير وأو كسي بانخواز أبي زور شاوكرا بزانت شي باسكا نبي هم قصيات سر زمان فري بدري أبي زور بوريعي ما مالله قالوا شابكري أبيني جاري وهاي كسيك لو أشي بكل حب خوي بيو دفاع لدينك بلام دواي زريكي زور قول لدين أدم بيتواني دقيقي دين كاري كرو بي أو أجي لخوي جاري وهاي كسيك نفي سنتك أكا حديثك أكا وهم تلبيسات الشيطان وفيض الشيطان حديثك الصحيح هي نفي لأكا الله اشتواني جاري برنامج الرحمة إسلام وجاري برنامج عدالة إسلام يعني الشيطان بهمو باركانا هيرشين أبو إما اللي يقلا وني سيرك عالمك زور جليلي بقدر قران أو أنا واعظك زور قورة الشيطان أي خلطيني أفرمن نيتي أقور النيت لتشيرو جيرانك ولقصة كرنكاني هدفي أو در أشيك واعظي خلك وإرشادي كان أيوة جماوري زور تربية أشي أقرشتي غريب لأنا باسي أكا باش مخلق لدور مكوبيتو كل خلق كوبنو كونو هيج لمثلا ناقوري إنسان كوعظ أكاد إرشادك أبي بيش أوي سيري خلق كاسيري ملائكة بك شن ملائكة الرازين بم كلماتنا شن ملائكة دوري من ينداوى جوء أقرن أو أقرن أقرنا أوي جماورك الزور داني شيكم داني خو فضلي خوايا إمام الغزالي فرميك لفضل كان يخوا أوي خوا دلي عبد كان زور رايك شيب ولا يتقسيان وبكي بلام أقر يكسي جبهري عين اشتان لمسألة كنا نابي بانخواسك قرب الله بقصبك شول بو بيدنگ بي أم كاركيم أمية أيو بيامكي خوا بقيني بهر باري لباركان بأسلوبي جوان بحكيمانا بتواني بيامكي رب العالمين بقيني لأهسيكي زور برزو بلندا أفرمي الشاعر كان عينا أفرمي هست ناس كترين عاقل ترين ورياترين لأنه خلق الشاعر كان هستيان بزورشت هيك خلق دركي بيناك أوان دركي بيكن دار وديوار وبحر وكي ودريا همو إهن خلنا وشعر كان يعني قردون همو أبيسنا ولا شعر كان يعني أوان دوريان أفرمي بلام الشيطان زفريان بإهنه هندجار كلماتان بكارهن خو بيغمبري خوا صلى الله عليه وسلم لخوان أرنجن تنها لبناي أو الشعر كان رقبته يا تنها لبناي بيان بلن لو بوارش شعريان هي شكو أم زماننا سير ما كان زماناني بيشتر أجر كسي لغزل شعري نبوه شاعر نبو أجر لخواناس يا شعري نبوه شاعر نبو أبوه لهم بوارك أنا أشتيه بويا أفرمي أوانج عين الشيطان زفريان بيهن أفرمي غير أمانة كور كاملين لعلما كسك أهل قرآن أهل حديث أهل فقه أهل وعظ إرشاد أهل شعر خواهم بهركاني داوتي هشتا الشيطان زفري بيهن أفرمي زور كاتواي ليت أقاتا بليك أو اندبرز لعلم وزانسا شكو زانس بلكاني زور برز الله وهاي لي بيواي أقر قناهك خوا عقوبين أدم خوي لي أقوري نفسي خوي لي أقوري غراء به سيري جماوري خوي أكات وسيري قصة وسيري مشاريع خيري خوي أكات خوي لي أقوري خوي لي بتشتكي سير بيوايك تعز الطواو ألما قوليك مشهور ينهبوا لزماني أوا فرمي أيانوت فإن وقعت في زلة فالعلم يدفع عنك العقوبة أجر كوتي وبيو هالخليس قال لشوينك لقناهك علم دفاع عليك وخوا عقوبتنا لبر علم فنوين بريك الراس ممكن إنسان لبر علم خوي قول لي خوش بلا هند موضوع بابته بس أما أو ناجين إثر أم كسب كويتنا وجناها وجونا ذاته بمبلو بوبلا جناه خوي بكتتنا وجناه لا أفرمي أمش عينا خوي قول عقوبة أداء أفرميكم الله عقوبة أداء عقوبة كان زور قرص يكي العقوبة كان أويا هر خوي بو خوي أجر زانا بتشاوي عظمة سيري خوي كرد أو عقوبة خوي بوكس
چونکە ئیتر وردەوە دەبەرە بچووکی ئەڕواتە ئەو زانایە ئەگەر خۆی لێبوو بەشت بە چاوی گەورەی خۆی سەیری خۆی کرد ئەفەرمێ بێ زۆر ئاگای لێبێ ئیبلیس زۆر عالمێکی گەورە بوو بە عەزەمەت سەیری نەفسی خۆی کرد و کەوت خوا لە قورئانە باسی سەگ و گوێدرێژی کردو ئەم دوان هەردوو نمونەکەی بۆ زانا هێناوەتەوە لە باسی گوێدرێژە کەمەثەل الحیمار یەحمل ئەسفارا ئەی هاوار چۆن گوێدرێژە یەک کۆمەڵ باری کتێبی گەورە گەورە بە کۆڵیەوە بێ هیچ سوودی لێ وەرناگرێ زانایە کە عیلمی هەبێ و کردەوەی نەبێ خەریکی خواناسی نەبێ و دڵسووتان نەبێ هەمان چەشنی ئەو گوێدرێژێ یان وەکو سەگ پەلامار ئەدا و ئەوەڕێ ئەی دەیتێ هەر ئەوەڕێ نایدەیتێ هەر ئەوەڕێ فەرمێ ئاوای لێ هیچ سوودێ وەرناگرێ ئەمە نمونەی قورئانە بۆ کەسی زانا بۆیە ئەفەرمێ ئەبێ زۆر ئاگای لێ بێ ئەبێ بە وریایی مامەڵە بکە ئەفەرمێ ئەگەر بە وریایی مامەڵە نەکا وەکو ئەو کەسەی لێ کەسێ زۆر برسی بێ بچێت دەستکا بە ڕسق کۆکردنەوە ڕسقێکی زۆر زۆر کۆکاتەوە بشی داتەوە بە خەڵک بەڵام خۆی هەر بە برسێتی بمێنێتەوە ئەفەرمێ زاناش ئاوهایە عیلم کۆ ئەکاتەوە ئەی داتەوە بە خەڵک ئاخر خۆت برسێتی خۆت ئەبێت تێرکە ئەبێ خۆت سوودێ لە عیلمەکەت وەرگرتبێ سەرەتاوە پێش خەڵک سێ نەخۆشی هەن دائما ململانێ لەگەڵ زاناکان ئەکەن یەکەمیان نەخۆشی کیبر دووەم حەسادەتی زاناکان لە بین یەکترە سێهەم ڕیا ئەم سێ نەخۆشیە ئیبن جەوزی ئەفەرمێ دەردی کوشندەی زانا و عالیمەکان ئەفەرمێ هەمیشە تووشی کیبر ئەبن بە فێڵێکی شەیطان وایان پێ ئەکات کە ئەگەر ئەمان ئەم جۆرە تەسەڕوفاتە نەبکەن ئەمە عیزەتی دینە نایانەوێ عیزەتی دین کەم بێتەوە بەڵام لە حەقیقەتە ئەیانەوێ خۆیان نەشکێن شکاندنی مەلایەک چییە؟ بشکێن نەشکێ چی لە مەسەلەی دین ئەگۆڕ بۆیە مەسئلەی کیبر ئەبێ زۆر ئاگای لێبێ کیبرێکی خەفی هەیە لە ئینسانە حتى هەندێک جار زانا تەواضع ئەکا لە پێناوی کوفرە لە پێناوی کیبرە عەفوەن تەواضع ئەکا لە پێناوی کیبرە لەوە چی ئەچێتە مەجلیسێکەوە ئەچێ لە ئەخیری مەجلیسەکەەوە دائنیشێ بۆی سەرنجی خەڵکە ڕاکێشێ بۆ لای خۆی بۆی خەڵک هەمووی پێوە ماشاءڵڵا پیاوێکی چەند متەواضعە لە کیبر ڕائەکا خۆی ئەخاتە ناو ڕیاوە لە ڕیا ڕائەکا خۆی ئەخاتە ناو کیبرەوە زانە ئەرکی زۆر قورسە مصیبەتی زۆر گەورە ڕووی تێکن حەسادەت لەگەڵ یەکترە تۆ دیقەت بن ئەمڕۆ لە کوردستانی خۆمانە ئەم بانخواز لەگەڵ ئەو بانخوازە کێشەی هەیە ئەو مەلا لەگەڵ ئەوی ترای ئەم شێخ لەگەڵ ئەو حیزبی ئیسلامی لەگەڵ ئەو حیزبی ئیسلامی ئەم فرقە و فکرە ئیسلامی لەگەڵ ئەو فرقە و فکرە ئیسلامی تر ئەم هەموو ململانەیە ئەگەر هەڵی کۆڵی ناواخنەکەی کاتە حەسادەت مصیبەتێکی زۆر گەورەیە لە بینی زانایانە زۆر کەم هەیە لە زانا لەی دەربچێت ئەبێ بەعکسەوە زانایەکەت بینی دەوری قەرەباڵخە ئەبێ زۆر دڵت خۆش بێ ئەلحەمدولیلا خوا ئەرکێکی منی کەم کردەوە بۆیە ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ ئەفەرمێ وەڵڵاهی کاری ئەم دینە وەکو ئەوە وایە باوکت زۆر خۆش بێ باوکیشت مردووە هەرچی ئەکەی نازانی چۆن بینێژی کۆڵەکەت داوە بە کۆڵتە باوکی خۆت داوە بە کۆڵتە ئەچی ئەگەڕێی نەخاکە نازێکە دەسەکەی نەشوێنێ ئەڵێ موسڵمانە یەت پاچی پێ خاکە نازی پێ هەموو شتێکی پێ ئەڵێ کاکە هاوکاری تێکەم خەبرەکە هەڵەکەن و باوکی تێکە بڵێ نەخێر هی تۆم ناوێت تۆ بڕۆ هی باوکی خۆ بکە حەقە بەسەر باوکی من ئاخە کەس نییە هاوکاری بکە ئەفەرمێ بێزەبت ئەرکی دین ئاوە شتێکی گەورەیە خۆشتەوێت عەزیزە لەلات ئەتەوێ بیگەێنی ئەبێ خواخوات بێ کەسێ بیگەێنێ گەنجە ئەیگەێنێ ئەلحەمدولیلا پیرە ئەیگەێنێ ئەلحەمدولیلا مەلایەک ئەیگەێنێ ئەلحەمدولیلا ئەمە حەسادەکە نایەڵێ بۆیە ئەو اختلافاتانەی لە جیهانی ئیسلامی بینی هەمووی فێڵی شەیطان وهای لێکن دنەی داوین دوی لەگەڵ یەکترە هەر هەمومان ناکۆکین لەگەڵ یەکترە لە بەلاش کورە ئەوە دەست یەکترمان ماچ کردە ئەوە مرکزی قورئانی کەس یەکترمان بینە دەستمان ماچ کردایە گەنجێک ئەبینی دوو کەلیمە بە کەسێک ئەڵێ ئەی بە قوربان ئەلحەمدولیلا لە کۆڵ من کەوت ئەزان لە تابعینە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمێ چونە ناو مزگەوتەوە هەموویان ئەیانتوانی حەدیث بگێڕنەوە ئەصحاب لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بینی بوویان کە یەکی ئەیگێڕا هەموو ئیسراحەتیان نەکرد ئۆ خەی نەجاتمە بۆ ئەو گێڕایەوە ئەلحەمدولیلا عیلمەکە گەیشت ئەبەو نەفەسە مامەڵەکردنە بۆیە ئەفەرمێ قەلەما هەیە
زانا لكبر رزقاري بي قل لما هي زور كم هي زانا لحسد رزقاري بي زور كم هي زانا للرياء رزقاري بابتي الرياء بابتي زور خطرناك سرقش الشيطان زورد بو يعني تو زانا عالم وهاليك او ايش جوانك او اندمان دو ابي كسي ماندوم بنك لا بيناوي دلي خلقا ولا بيناوي تشاوي خلقا لا بيناوي بيد بلن خطيبك باش وملائكه تشاكو باشم عالم بيد ولا بيد طلعت شي مسالك اغور غرينغ اوي تو لسرونا وتبي غرينغ اوي لوي باسي تو بكري انا زماني خلقا والله بخرابيش زور عبد هي لسر زي بخراب باسكري بس لوينا وكي باش زور عبد هي لسر زوي زور بس سوكسيرك خو ابتلاء كرو بغناه خلق بخراب باسيك چند زانا من خو ابتلاء کا بغناه خلق بس سوكسيرك بس لا خو زور غوري عبدك لعبد كان خو لسر زوي عبد كان بسوكي سيري كان ام عبدش هم وزاري ضل خوي برزكاته ولا رب العالمين يا الهي او عبد كان هموي ان بسوك سير مكان يا الهي هر يمو بلايتو بخوا اگر غلطش بكن هر يمو بربارغايتو لا يخوا چن بقدر قرسو غوري وي اما ابي كاري خو مانا زور اغاماندي بتابتي بابتي علميه الشيطان انواع درجاءك ولا سرتو شكو خطري عالم لسر في الله كان الشيطان زور ويهمو هزي خوي سرفك وتصورنا كيت الشيطان وازلته هنا وتوزال وبسريا وبالي لبيته والله او مجاهديك ابي زانابك زول خلق زياتر او بخسر خويا شكان او تربيه داني نفس عقوبه داني نفس ابي خلق زور قوره تربيه حتى لم درد في لاني الشيطان بارز اميك امره لكتابي تلبيس الابليس باس ما انكرت او فرت في لاني الشيطان كبرامبر بالزانيان بهمو تشينو شيوازه كان يانوا ولو كان كامل وكامل بالعلم بكاري هنا برانبريان وان فوتين هوارو نركون علي ناخمان برزكين وبلاي پروردگار علين يا الهي داول لي اكن برحمته بزي خود زانا كان من بارزراوك يا رب العالمين اهل قران واهل وعظ من بارزراوك يا رب العالمين اهل حديث واهل فقه من بارزراوك يا اكرم الاكرمين اهل شعر من بارزراوك يا رب العالمين كامل كان لعلم بارزراوك يا رب العالمين خواي جان داواد لي اكين شون علمت بعطاك الدين يا الهي بما خرسر عمل يا الهي اوي يكفر مدي پیغمبر صلى الله عليه وسلم لدليا جيجيروا اوي وشيك لو شكاني پیغمبر صلى الله عليه وسلم وترناكي دلي اوي كلمه لكلمات قران لدليا غشي كردوا اوي تنها قل هو الله يقدسنيا جيجيروا او تنها سوره فاتحه يقدر ليا جيجيروا يا الهي بحرمتي كتاب السنه داواد لي اكن بقوري خود خويا دل كان ما روشن كرو بنوري ايمان كرد وكان ما روشن كرو بنوري ايمان يا الهي داواد لي اكن بناوي جوانت بصفتي برز باسم اعظم اللي ما نخوش با قناهانه بدل من جزرا وعفو منك الشيطان خلطاني نيو توشي كبر ورياء وحسدي كردين يا الهي عفو منك بزي بسر معنا ببارنا خويا دلي زانا كان من يكخ حسد لنيواني انا مهلا يكمال ينخ يقوشيانك يا رب العالمين خويا لم دنيا سريان برزك لو دنيا سريان برزك عاقبتيان برخير وبركتك يا إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت درجة كاني خير بسر أمتا بكروا يا إلهي داوال لي أكين بقوري إخوت نارحتي زور من بيني ويا إلهي هاناي فقيري أمتا بيدسي أمتا زليلي أمتا بولايتو برزكينو بخوا پروردگار امر لجهان اسلاميه مسلمانان زول ناراحتي وشكستان شكستي خومن بولاي تو برزكينه تو خود بها نامان وره تو خود ركمان سازمان ك دامان مزينه برزمان ك بمن جرى لو عبداني كتوليان راضي ابي يا رب العالمين خويا لمن راضيبه خويا لمن راضيبه خويا لمن راضيبه يا اكرم الاكرمين خويا داوال لي اكن بناوي جوان بصفتي برز باسم عظمت دلو درون من بركل نوري إيمان يا رب العالمين خوشويستي إيمان لناخ ما نبتشس بينا فساد وكفر خراب كاريكان لدل من الناشرين ك يا إلهي هيبتي إنسانيت من بارزراوك يا رب العالمين خوايجان ابتلاء من مكب جناهانك درقتنا ابتلاء من مكب نخوشيانك درقتنا يا إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت أم مسلمان هم جار رؤكنا مالكيتو
بەخوا پەروەردگارە بەم زمانی ڕۆژۆوە ئەمانە دەستەکانیان بەرز ناکەنەوە تەنها بۆ لای تۆ نەبێ ئەو سرە بەرزە جوانەیان نەوی ناکەن لە سوژدەیە تەنها لە پێنا و لە بەردەم تۆیان نەبێ یا ئیلاهی پشتیان نەوی ناکەن تەنها لە ڕکوع و لە حوزوری تۆیان نەبێ دەیا ئیلاهی هەرچی چاکەی دین و دنیای پێیان عەتاکە یا ئیلاهی ئەویان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەویان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەویان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەویان قەرزارە قەرزەکانی بۆ بدەرەوە ئەویان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە ئەویان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەویان دڵی نائارامە دڵی ئارامکە ئەویان ماڵی نائارامە ماڵی ئارامکە یا ئیلاهی هەر گرفتێکیان هەیە بۆیان چارەسەرکە یا رب العالمین خوای گیان بەخوا بەدڵ ئێمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆشێ بەدڵ تۆمان یا ئیلاهی خۆش ئێوێ بەخوا پەروەردگارە ئەگەر چی هەڵە و کەم و کوڕی زۆرمان هەبێ لە نوێژ و تاعاتمانە و خەیاڵاتمان زۆر بڕوا و فکرمان جەم نەبێ لە حوزوری تۆیە و بێئەدەبیمان کردبێ لە نوێژەکانمانە لە حوزوری تۆیە بەخوا پەروەردگارە هیچی لە بێئەدەبی نەبووە غافڵین جاهیلین تو گەورەی خۆت بە غەفڵەت و جاهیلی خۆمان لەگەڵا بکە عەفومان کە بەزەیی بەسەرمانە ببارێنە بەڕەحمەتی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە عقوبەمان مەدە لەسەر بێئەدەبیەکانمان لە حوزورتا یا رب العالمین خوای گیان عەفومان کە بەزەیی بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لێخۆشبوونی خۆت لەم مانگی ڕەمەزانە بکەرە خەڵاتی دڵمان یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە هەرچی گوناهمانە ببورە گوناهی ئاشکرا و پەنهان گوناهی دەست و چاو و قاچ و دەم و زمان و گوێ و لە هەموو گوناهەکانمان یا ئیلاهی ببورە گوناهێ لەمەوە پێشکردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوعای کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ئیلاهی ئەو دایک و باوکانەی کە لە ژیانە ماون تو گەورەی خۆت سێبەران زیاتر کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە خۆشبوونی خۆت بەسەریانە ببارێنە عەفویان کە دەرەجاتیان عالی کە ئیمان بە قسمەتیان کە خوای گیان ئەو دایک و باوکانەی کە بەجێ ئەنهێشتون و لێرە نەماون یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەتی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە عەفوی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە لێیان خۆش بە یا رب العالمین خوای لێیان خۆش بە بخاتین ئەو جوانەکانت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین لەسەر جەم مردوەکانمان ببورە تو گەورەی خۆت لەسەر جەم مردوەکانمان ببورە مردوویەکی زۆر هەیە لە جیهانی ئیسلامیە بێکەسە یا ئیلاهی بێکەستر لەوەی کە لە گۆڕابێ و کەس دوعایەکی بۆ نەنێرێ ئەبێ کێ بێ یا ئیلاهی دەی ئێمە لەم مینبەرەوە یا ئیلاهی بۆ هەموو ئەو بێکەسانە دوعا ئەنێرین داوات لێ ئەکەین لە گوناهی هەمویان خۆش بە داوات لێ ئەکەین بەزەی خۆت بەسەریانە ببارێنە عقوبەی سەر گۆڕیان لەسەر لا ببە بیان بەخشە یا رب العالمین چۆن مانگی لەم مانگی ڕەمەزانە عفو کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆتت بەسەر گۆڕەکانە باراندووە یا ئیلاهی هەتا بەسەر گۆڕەکانیانە ڕەحمەت ببارێنە یا رب العالمین خوای گیان لە گوناهی خوشک و براکانمان ببورە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەر و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە وەچەکانی ئێمە یا ئیلاهی ئەهلی سەلاح و ئەهلی دینداری و خواناسی یا ئیلاهی پەرە پێ بدە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت وەچەکانمان لە خراپەکاری لە شەیطان لە فێڵەکانی بپارێزە یا رب العالمین خوای گیان لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە پەروەردگارە لە گوناهی خۆشەویستەکانمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە هەر کەس مافێکی بەسەرمانەوەی خۆی لە گوناهی ببورە خوای ئەوانەی مافێکی مادی معنەوی بەسەرمانەوە هەیە ئەزانین یا نازانین یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببورە یا رب العالمین خوای هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوون لە هەموو ژیانە یا ئیلاهی لە گوناهیان ببورە تۆ خۆت چاکەیان بدەرەوە تۆ خۆت سەریان بەرزکە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت دەرسەکانمان لێ قبول کە خوای دەرسەکانمان لێ قبول کە بەخوا پەروەردگارە ئێمە بۆیە لە خزمەت کەلیماتی ئەم پیاوە گەورانە ئەوەستین حتا وەکو دڵمان ئاوەدان بێتەوە تاوەکو دامەزراو بین یا ئیلاهی تۆ خۆت دامەزراومان کە نێوچەوانمان بگرە بۆ خەیر مەمان دەرە دەستی خۆمان ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد تاعاتی خۆمان سپاردەی تۆ کرد وا دڵ و دەروون و خەیاڵی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەموو ئەندامەکانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین لە گوناه بمان پارێزە دوورمان خەرەوە لە گوناهەکان یا رب العالمین ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ وا گەنجانی ئومەتی پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد یا ئیلاهی شەیاطینی ئینس و جن
هەموو شەهەوات و شوبهات بە دەوری گەنجانەوە کۆ بۆتەوە ئەمڕۆ. یا ئیلاهی وهانای فەقیری و زەلیلی و ضعیفی لاوەکانمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. سپاردە لای تۆ زایە نابێ، زایەیان مەکە یا رب العالمین. ئەولادەکانمان زایە مەکە یا ئەکرەم الئەکرەمین. ئەولادی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زایە مەکەن. ئەگەرچی ئیستیحقاقی گیرابوونی دوعاکان نەبین، بەڵام بەخوا پەروەردگارە بە هیممەتی مووی سپی ئەم ڕیسپیانەوە هانامان بۆ لای تۆ هێنا و دوعاکان بەرزەکەینەوە. بە هیممەتی تەوبەی جوانی ئەم گەنجانەوە هانا بۆ لای تۆ بەرزەکەینەوە. بە هیممەتی ئەم مناڵە بێگوناهانەوە دوعاکان بەرزەکەینەوە. دەیا ئیلاهی دوعاکانمان گیراکە، یا ئیلاهی دوعاکانمان گیراکە، یا ئیلاهی تەراویحە کرد و کاڵەکانمان لێ وەرگرە، نوێژە کرد و کاڵەکانمان لێ قبوڵکە، ڕۆژۆکانمان لێ قبوڵکە، قورئان خوێندنمان لێ قبوڵکە، ذیکر و ئەوراد و دەرسەکانمان لێ قبوڵکە. یا ئیلاهی تۆ خۆت قبوڵمان کە، یا ئیلاهی تۆ خۆت قبوڵمان کە، یا ئیلاهی تۆ خۆت قبوڵمان کە. بمان گێڕە لە عوتەقای ڕەمەضان، بمان گێڕە لەو کەسانەی لێیان ڕازی ئەبی. خوای گیان ئێمە بە هەموو شتێکی تۆ ڕازین. یا ئیلاهی لێمان ڕاضی بە، یا ئیلاهی لێمان ڕاضی بە، یا ئیلاهی لێمان ڕاضی بە. یا ئیلاهی ئەم عەبدانە هەموو پێداویستی زۆریان هەیە. یا ئیلاهی بەخوا ناتوانن پێداویستەکانیان بڵێن، ناتوانن بەرزیکەنەوە لە هیچ شوێنێ لە حوزور و بارەگای تۆیان نەبێ. یا ئیلاهی ئەوەی بۆ دین و ژینمان چاکە پێمان عەتاکە یا رب العالمین. بەم گەنجە جوانانەی ببەخشە یا ئەکرەم الئەکرەمین. بەم پیرە قەدەرگرانانەی ببەخشە یا رب العالمین. بەم مناڵە بێگوناهانەی ببەخشە یا رب العالمین. خوایە هاوارمان بە بەخشندەیت هێناوە، خوایە هانامان بە بەخشندەیت هێناوە پێمان عەتاکە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منی شوێ ئێوە ژبورێ و خوا لێمان قبوڵ کە.